داوای ئەو دوو خانمە یەکیان خەڵکی ئەمریکا و ئەوی تریان بریتانیایی جارێکی تر سەرنجی خەڵکی بۆ لای مەترسی داعشی ڕاکێشاوە. خۆدا مۆتەنا لە 2014 سەردانی سووریای کرد بۆ ئەوەی تێکەڵ بە داعش بێت. ئەو شووی بە ئەندامیشی داعش کرد و دروشمی مەرگ بۆ ئەمریکایدا، ئێستا بۆتە دایکێکی تەمەن 24 ساڵی و دەیەوێت بگەڕێتەوە. سەرڕای ئەوەی خاوەنی پاسپۆرتی ئەمریکای و پێناسەی لەدایکبوونی ئەمریکایی هەیە، وەزارەتی دەرەوە دەڵێت ئەو قەت وڵاتی ئەمریکایی نەبووە و چونکە کاتێک لەدایک بووە بابی دیپلۆماتێکی بیانی بووە. شامی نەبی گۆم 19 ساڵی خاوەن منداڵ دەیەوێت بگەڕێتەوە بۆ بریتانیا دوای ئەوەی لە 2015 چۆتە نێو داعش. حکوومەتی بریتانیا وڵاتی بوونی هەڵوەشاندوێتەوە. ئەم پسپۆرە دەڵێت هۆدا و کەسانی تری وەک ئەو پێویستە لە بەرچاوگرتنی یاسای وردبینانەیان بۆ بکرێت. بە خوێندنەوەی من ئەو خانمە بڕیارێکی بە هەڵە و نەزانانەی دا و ڕەنگە خۆی کەسی نەکوشت بێت. پێم وایە لە نێو چوارچێوەی سیستمی یاسایی دەبێت ڕێگای دادگایەکی ڕەوا و سزا بدرێت کە دەبێت لەگەڵ ئەو تاوانە بگونجێت ئەو ئەنجامی داوە. داعش تاکتیکی تایبەتی بەرامبەر بەو ژنانە ئەنجام دەدات کە دەتوانێت ئەوان بۆ لای خۆی ڕابکێشێت. ئەوان لە ڕاستیدا نەک هەر لە نێو ئەمریکا بەڵکو لە بەشەکانی دیکەی جیهانی بە تایبەتی لە ئەو شوێنانە بە دوای خانماندا دەگەڕان کە دەیانویست بۆ نمونە ببن بە دوکتور یان لە هەندێک وڵاتان بنەماڵەکان لەژێر گوشاردا بوون چونکە پێیان دەگوتن بۆ مێردکردن تەمەنتان بەسەر چووە و لێرە جێگەتان نییە. شەڕی نێوخۆی لە سووریا و بوونی داعش وای کرد میلیۆنها کەس ئاوارە بن کە ئێستا بە تایبەتی لە سووریا و ئۆردون لە کەمپەکاندا دەژین. داخوا ئەمریکا وڵاتانی تر دەتوانن چارمەتێک بکەن. دەبێت بۆ شەڕی سووریا بگەڕێینەوە کە پێم وایە هەر بۆیەش سەربازانی ئەمریکا دەبێت لە باکووری خۆرهەڵات بمێننەوە. دەکرێت تا ڕادێک سەقامگیر بێت و شێوازێک بدۆزینەوە کە دوای شەڕ خەڵک جێگیر ببنەوە لە سووریایەک کە ئەسەر لەسەر دەسەڵاتە، بەڵام لانیکەم بتوانی لە بەشەکانی وڵات خەڵک بگەڕێینەوە وڵات. سەرۆکی ئەمریکا بڕیاری دابوو هەموو 2000 سەربازی ئەمریکا هەتا کۆتای مانگی 4 لە سووریا بکشێنەوە. بەڵام لەم دوانەدا کۆشکی سپی ڕاگەیان 200 سەربازی ئەمریکا بۆ ماوەیەک وەگە ئاشتی پارێز لە سووریا دەمێننەوە.